نەورۆز بە تەواوی یاریزانەکانیەوە بۆ ڕووبەڕوونەوەی یاری کۆتای جامی کوردستان بەرامبەر برایەتی ئامادەیە و ڕایەنەریانەکەش دیاریکردنی کات یارەکە بە نازانستی وەسڵ دەکات. دوای نزیکەی 2 مانگ لە ئەنجام نەدانی یاری کۆتایی جامی کوردستان دوجار ڕۆژی چوارشەممە یاریەکە لەسەر یاریگای یانەی کۆیە بەڕێوە دەچێت. یانەی نەورۆزیش لەسەر یاریگای سیروانی نوێ دوایین ئامادەکاریەکانی بۆ ڕووبەڕووبوونەوەی برایەتی شاری هەولێر کۆتایی پێهێنا. کامەران عەلی ڕایەنەری نەورۆز نیگەرانی خۆی لە دواکەوتنی یاری کۆتایی دەربڕی و هەروەها ئامادەبوونی تەواوی یاریزانەکانیشی بۆ ئەو ڕووبەڕووبوونەوەیە دووپات کردەوە. ڕاستیە وەکو دەستنیشانکردنی ڕۆژەکە بەڕاستی توان بڵێم تا حەدێکی زۆر زانستی نەبوو بۆ یاریزان و بۆ یاریەکەش بۆ ئاسی یاریەکە چکە خۆ دەزانی ئێمە نەمانەزانی چی ڕۆژەکە بەڵام سەر ڕایەوە ژێمە نەوەسانی لە ئیشی خۆمان بەڕاستی توان بڵێم تا توانیمان ئامادەکاری باشمان کردو لە تیپەکەیە ڕاهێنانی باش کراوم هەفتەیە بەڵام وەکو وتم چۆنڵی قەنەعەت بە ئێمە ناکە بڵێن ئەو فترەی کە هەمان بوو لەبەردەسە خۆ دەزانی جەژنیاوە بەسەرە ڕەمەزانیاوە بەسەر ئێمە تەمرینەکانمان هەنێکی پچڕ بوو ڕۆژانی جەژن ئیسراحاتی تێکەوت کە ئەمە وای کرد توان بڵێم هەنێک جار زەخمان لە یاریزانەکە بۆی پەلە بکەین لە ئامادەکردنی یاریزانە بەڵام بە تێک ڕایگەشتی بەڕاستی توان بڵێم تیپەکە ئینشاڵڵا لە ئامادە باشێکی باشایە و حسابی باشمان کرد بۆ یاریەکە ئینشاڵڵا. نەورۆز سەرەڕای ئەوەی تا هەفتەکانی کۆتایی لە خولی نایابی کوردستان کێبڕکەی نازناوەکەی دەکرد بەڵامیانەکە پلەی پێنجەمی دەستەبەر کرد و نایەوێت ئەم وەرزە بەبێ نازناو کۆتایی پێبێنێت. بەڵێ ڕاستە ڕاگەاندنەکە لە کاتێکی باشان نابوو توانم بڵێم ئێمە لە فترەی جەژنا دانیشتوین بەڵام ڕایەنەکانمان سەر کردوێتەوە نزیکەی 5 بۆ 6 ڕۆژە ڕایەن بە شێوەیەکی باش ئەنجامین و ئەتوانم بڵێم باشترین هەوڵی خۆمانین ئێمە ئەوپەڕی هەوڵی خۆمانین تەنیا بۆ نازناوەکە چین ئێمە بێ و نازناوە لێرە بێڵین و هیوادارم توانین بەدەستی بێنین بە هەوڵی یاریزانەکان و هەموو لایەک. نەورۆز لە قۆناغی پێش کۆتایی بربەستی سیروانی نوێی پاڵەوانی ئەم وەرزەی خولی نایابی کوردستانی بڕیوە لە کاتێکدا برایەتی توانیوێتی هەندرێنی خاوەن پلەی دووەمی خولی نایابی کوردستان لە جامەکە دوور بخاتەوە. یانەی برایەتی با کەم و کوڕێکی زۆر ئامادەکاریەکانی بۆ یاری کۆتایی جامی هەرێمی کوردستان و ڕووبەڕوونەوەی نەورۆز کۆتایی پێێنا ئامانجیشی بەرزکردنەوەی نازناوەکەیە بۆ یەکەم جار. دوایین ئامادەکاریانەی برایەتیە بۆ یاری کۆتایی جامی هەرێمی کوردستان تیپەکە هەوڵ دەدات بۆ یەکەم جار لە مێژوویدا ببێتە پاڵەوانی جام هەرچەندە ئامادەکاریی باشی بۆ یاریەکە نەکردووە بەهۆی دیار نەبوونی کات یاریەکە و لەپڕ بڕیاردانی یەکێتی تۆپەی کوردستان و بوونی دەرفەتی 3 ڕۆژ وەک دووە ئامادەکاری بۆ یانەکان لەگەڵ هەموو ئەمانش برایەتی نایەوێت ئەم وەرزە بەبێ دەستکەوت کۆتایی پێبێنێت. ینی بەڕاستی بەڕای خۆم معقول نەبوو کاتێک بڕیاری یاری کۆتایی درا بۆ 2 تا 3 ڕۆژ برێن یاری کۆتاییە دەبایە دەرفەت بە ئێمە بدەن بۆی تیپەکەمان ڕێک بخەین و چکو یاری کۆتایی ئەکی دیارێکی ئاسایی نییە پێویستی بەخۆ ئامادەکردنەوە پێویستە یاریەکە تایبەتمەندە و یاریەکی گەورەیە بەڕاستی بۆیە پێویست بوو کاتمان هەبایە بەڵام لەگەڵ ئەوەیدا دەبێت خۆمان لەگەڵ بگونجین و بە هەر شێوازێک بێت بتوانین بۆ یاریەکەی کۆتایی خۆمان ئامادەکەین و ئەکیت ئامادەشمان لە یاریەکە بەدەستێنانی جامەکەیە. دوای بەدەستێنانی خولی نایابی کوردستان لە وەرزی ڕابردوو برایەتی بۆ وەرزە بە ستافێکی نوێی ڕاهێنەران و کۆمەڵێک گەهێرزانی لاو بەشداری خول و جامی سوپەری کوردستانی کرد لە خولی نایب بە 33 خاڵ لە 28 یاری و پلەی 11 کۆتایی بە وەرزە هێنا و لە جامیش بربەستی هەریەکە لایەنەکانی سنوور و سلێمانی و ڕزگاری و چەمچەماڵ و هەندرێنی بڕی تاوەکو گەیشتە یاری کۆتایی برایەتی بۆ میاریە لە توانەکانی عەبدوڵڵا حەمەدی گۆڵپارێز و خاوەن زۆرترین کلینشیتی نایب و ئامانج ئەکرەمی گۆڵکاری جام و عومەر ئیبراهیم بەهۆی پێکانەوە بێبەش دەبێت. وەڵاهی لە ڕووی ئامادەکاری بەڕاستی پێت بڵێم باش نین چونکە بۆنەی جێژنی ڕەمەزان و مانجی ڕەمەزانیان نەمانتوانی هەم ڕۆژەکان بەسڕی تەمرینەکانمان بکەین بۆ بڕیارێکی تۆپی کوردستانیش یعنی زۆر لە پڕ بوو بەڕاستی ئێمە هەر لە تەمرینی تەرفیهی بوون کە قرارەکە هات بەڵامی دی قراری وانەوە ئێمەش ناچارین پامەدن پێوەی ئامانجی هەردوویانە یەکەم بوونە پشت بەخوای گەورە هەموو توانامان بەکاردێنین بۆ ئەوەی کاسەکە بەدەستبێنین. یاری کۆتایی جامی هەرێمی کوردستان بۆ سێم جارە ئەنجام دەدرێت
پێرس و پێشمەرگەی سلێمانی یەکەوت جارێک بوونەتە پاڵەوان. یاری کۆتایی ئەم وەشانەش لەسەر یاریگای کۆیە و لە کاژمێر 3 دوای نیوەڕۆی ڕۆژی چوارشەممە ئەنجام دەدرێت. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.